دەواازەی نێودوڵەتی باشماغ یەکێکە لە دەواازە گرنگەکانی پارێزگای سلێمانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا. لە ئێستاشدا هەرێمی کوردستان دەیەوێت دەواازە نێودوڵەتیەکانی و خاڵە سنووریەکان تونند و تۆڵتر بکات تا ڕێگە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 بگرێت. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ تیمێکی تەندروستی هاتوونەتە دەواازەکە و دەیانەوێ هاوڵاتیانی هەرێم بپارێزن وەک خۆشیان دەڵێن هەرچیمان پێ بکرێت بۆ پاراستنی کوردستان و سلێمانی دەیگرینە بەر بە تایبەت لە خاڵە سنووریەکان. چەند مەبەستێکمان هەبوو لە سەردانەکەمانە، یەکێک لە مەبەستەکانمانەوەیە کە بە وردی دیراسی دەواازەی باشماغ بکەین کە شوێنی بەریەکەوتنی هاوڵاتیانی ئێرانی و عێراقی و شۆفێرەکانە. ئەم تیمە ئەچینە دەواازەی باشماغ بۆی ڕێوشوێنی تەندروستی زۆر پێویست لەوێ جێبەجێ بکەین بۆی بتوانین ئەو خەڵکانەی کە لە مەرزەکە کارەکەن و ئەو شۆفێرانەی کە یەنە ئەمدی و نەبنەوەی سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. بەڕاستی ئێوە خۆتان دەبینین ئێستا ئێمە لە شوێنەکەین کە ڕەنگە چەند مەترێک دوور بین لە وڵاتێکەوە کە بەڕاستی دەناڵێنێ بەدەست حاڵەتەکەەوە بۆیە تکا دەکەم لە هەموو هاوڵاتیان پابەتبوونێکی زۆر بن بچکە بەڕاستی ئێمە سنوورێکی فراوانمان هەیە. ئێمەوە تا ئێستا دەیبینن کە بە تایبەتی هاوڵاتیانی شاری سلێمانی بۆیە تکایان لێ دەکەم پابند بن. تکا دەکەم هەموو ئەو کەسانی کە بە شێوەی نایاسایی لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە سەردانی بنکەی عەلیناتی بکەن بۆ ئەنجامدانی پشکنین، چونکە بەڕاستی ئەگەر بێت و پابند نەبین ئێمە توانای کۆنتڕۆڵکردنی ئەم حاڵەتەمان نامێنێت. بەڕێوەبەری یاساییشی پێنجوێن ڕایدەگەێنێت کە هەموو هەوڵێکیان خستووەتە گەڕ تا نەیەڵن هیچ هاوڵاتیەکی هەرێم و کۆماری ئیسلامی ئێران بەبێ پشکنینی پزیشکی بێنەوە ناو هەرێم. ئاماژەی بەوەش کرد کە مامەڵەی بازرگانی بە ڕێگایەکی دروست لە ژێر چاودێری تەندروستیدا هەموو جوڵە بازرگانیەکان لە دەواازەی نێودوڵەتی باشماغ بەڕێوە دەچێت. ئێمە ئاگاداری ئەوەین کە ئەو خەڵکانی لە ئێرانەوە و بارانەی کەیەن بە ئاگاداری ئاسایش بەبردننی و هێنانیان تاگەن و شوێنی خۆیان. ڕێنمایی ئێمە بۆ خەڵکەکان لە قاچاقەکانەوە سنوورە قاچاقەکان داوایان لەکەین واز لەو کارە بێنن کە خەڵک بە قاچاقێنە ناو سنوورەکانەوە ئەوەیشی کە زانراوە بینراوە گیراونە لایەن ئێمەوە نێراون بۆ بەڕێوەبەراتی ئاسایش سلێمانی بە پێی یاسایەکی تایبەتمەند کە لە ئاسای سزادانی عێراقیا دانراومان. ئێمە لەگەڵ برادرانی سەحەی پێنجوێن هەماهەنگین، هەرچ کەسێک گومان لێکراوە بێنێرن بۆ لایەن ئەو کاتێک کە نەتیجەیەکی باش بوو ئەو ئازادەگەن، نەتیجەی باش نەبوو ئەندرێ دەکەنتینەوە. بەڕێوەبەرایەتی تەندروستیەکانی هەرێم هەموو هەوڵێکیان خستووەتە گەڕ تا کۆنتڕۆڵی هاتوچۆی دەواازە سنووریەکان بکەن. بۆیە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەیەوێت ڕێکاری تەندروستی باشتر بگرنە بەر لە دەواازەی نێودوڵەتی باشماغ. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چینەوە و بڵاوبوونەوەی بە وڵاتانی جیهانە، کۆماری ئیسلامی ئێرانیش یەکێکە لە وڵاتانەی کە بەدەست ئەو ڤایرۆسەوە ئەناڵێنێ. بۆی هەرێمی کوردستانیش ئەمڕۆ تەندروستکاران ڕویان کردە ئەم دەواازەیە و ئەیانەوێ تا بتوانن لە ڕووی تەندروستیەوە کۆنتڕۆڵی تەواوی دەواازەی نێودوڵەتی باشماغ بکەن بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر و زیاتر پارێزراوتر بن لەدەست ئەو ڤایرۆسە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، دەواازەی نێودوڵەتی باشماغ.